کۆلێژەکانی یونایتید ساینس دومین پێشبڕکێی ساڵانەی خۆ لە ژێر ناونیشانی خەون بە سلێمانێکی چۆنەوە دەبینی 10 ساڵ دواتر بۆ مامۆستا و قوتابیانی کۆلێژەکانیان کردەوە. مامۆستایانی کۆلێژەکان پێیان وایە قوتابیەکانیان لە ئاستێکی زۆر باشدان و چەندین پرۆژەی گرنگیان پێشکەش کردووە کە دەکرێت لایەنە پەیوەندیدارەکان سوودی لێوەربگرن بۆ بەرەو پێشبردننی شاری سلێمانی. ئەم جۆرە چالاکیانە زۆر گرنگە چکە هونەری کوردی بەرەو چۆنەڵی لە ناوچوونەچێ پێویستە ئێمە ساڵانە تازەکەینەوە بە جلوبەرگی کوردی بەکار ڕەنگینەکانیان بە لەوحەیەمە بتوانین ئەو کارانە سەر لە نوێ دووبارە تازەکەینەوە پیشانی نەوە نوێیەکانی بێت. خۆی بێگومان ئەم چالاکیانە گرنگێکی زۆر تایبەتی هەیە بۆ لەبەر ئەوە ئێمە بتوانین لە 10 ساڵی داهاتووە چ پرۆژەیەک چ شتێک کرد بۆ شاری سلێمانی. لەو ڕوانگەمە خوێندکارەکان بە چەندین پرۆژەی ناوازە بەشداریان کردووە. ئەمە هۆکاری ئەوەیە کە هەر لە ئێستا ئێمە ئەوە لە خوێندکاران بکەین کە بیر لە داهاتووی شاری سلێمانی بکەنەوە بە شێوەیە کە بتوانن لە داهاتووە چ شتێک کرد بۆ شاری سلێمانی چ گۆڕانکارێک بکرێت بۆ شاری سلێمانی ئەو پرۆژانە بەردەوام بێت لە داهاتوو ئەتوانرێت شتی زۆر باشکرێت بۆ شاری سلێمانی ئەتوانین کە چەندین پرۆژە و شتی بۆ شوێ بکرێت کە ئیسفادەی هەبێ بۆ شارەکەمان و خەڵک پێ ئاشنا بێت. ئەم پێشبڕکێ بە ناوی خەون بە سلێمانێکی چۆنەوە دەبینی 10 ساڵ دواتر قوتابیان بە پرۆژەکانیان لە بوارەکانی ئەدەبی و هونەری و کلتوری وەڵامی ئەم پرسیارەیاندایە و دواتر ئەنجامی کارەکانیان لەلایەن ژمارەیەک لیژنەوە هەڵسەنگێنرا و قوتابیە سەرکەوتووەکان خەڵات کران. ئێمە وەک مەکتەبەکەمان کۆلێژی سلێمانی نمونەیەک چند ئامادەیەکەیەتی بەشداریمان کردو بەم کارە جوانانە و ئێمە ساڵانە ئەیکەینەوە ئەم پێشانگایە بەناوی بەرهەمی منەوە هەر یەکە لە تەلەبەکان تێڕوانینیان بۆ 10 ساڵی داهاتوو چی ئەبێ لەسەر سلێمانی. ئێمە هەوڵمان ناوە شتە کوردەواریەکان دەرخەین، هەوڵمان ناوە کەسایەتی کوردەواریەکان دروستکەینی تر هەر یەکە بە پرۆژەی جیاجیا. بۆ نمونەوەی من ئێستا بە نقطە بەشداریم کردووە، ئیشەکەم بریتە لە ئەوە کە ئیبراهیم ئەحمەدە و تەلەبەکانیشمان بەشداریان کردووە بە پرۆژەی جیاواز کە لە 10 ساڵی داهاتووە سلێمانی چی بەسەری ئەم پرۆژانە. ئەم پێشبڕکێ ئامانجی زیندووکردنەوە و پەرەدان بە بەها کولتوری و ئەدەبی و هونەریەکانە لە شاری سلێمانی و دەبێتە هاندانی قوتابیان بۆ بەرەو پێشبردننی شاری سلێمانی لە بوارە جیاجیەکاندا. بەخێربێن ئەم پرۆجێکتەمان کردووە فەرشێکی کلتوری کۆنا. ئەم دیزاینە بەرەو ڕۆشتنە چۆ ئێمە شویستمان دیسان دووبارەیەکینەوە نەمانویست ئەم دیزاین بەرەو ڕۆشتن بچێ. ئەم بەسەر دەبێ دروستمان کردووە 2360 سەردەبەیە. هەموو سەردەبەکان لە مەکتەب ئەو کاسانەی کەوا ئاویان خواردبووە فڕیاندا ئێمە کۆمان کردەوە لەبەرەوەی نەمانویست بێ خۆرا بچێت و بڕۆ لە جاتی 20 نوفڕیدان ویسمان ئێمە شتێکی ئاوا جوانی پێ دروستکەین چکە ئەم شتە کولتوریە بۆ نمونەیەکە لەبەر ئەوەی کە خەڵکەکانی داهاتوو بتوانن شتی ئەوە جوان دروستکەن. ئێمە دەمانێت دوای 10 ساڵیکە پرۆژێک دانین لەبارەی فڕۆکەخانەوە فڕۆکەخانێک لە بینی شارەکان دانێنی کوردستان لە بینی شارەکانی هەرێمی کوردستان دانێنە چونکە چەند سوودێکی هەیە. کەمکردنەوەی خۆداپێکێشانی سیارە کەمتر دەبێتەوە لەگەڵ ژینگە پاکتر دەبێت. ئەو کاتە دەتوانین بە فڕۆکە بە ئاسانتر بگەینە و شارێکە دەمانێت. ئێمە پێشنیارێکمان کردو بۆ 10 ساڵی داهاتوو لە کوردستاندا بۆ ئەوەی ڕەچاوی ئەم خاڵانە بکەین. هیچ خوێندنگەیەک لە کوردستانە دوو دەوامی تێدا نەکرێت و خوێندنگاکان بکرێن بە ئیکۆسکوڵ واتە دۆستی ژینگە و بیمەی تەندروستی بۆ خوێندکاران هەبێت. قوتابخانەی تایبەت بە نابینایانیش هەبێت. قوتابیانی سەرەتایی و دواناوەندی و ئامادەی کۆلێژەکانی یونایتید ساینس لەم پێشبڕکێدا کە زیاتر لە 150 قوتابی هەڵبژێردراو دەبوون بە 90 پرۆژە بەشداریان لە پێشبڕکێکەدا کردو ئەو قوتابیانەشی پلەی یەکەم و دووەم و سێمیان بەدەستهێنا لەلایەن کۆلێژەکەوە خەڵات کران. دانیا نورەدین، تایبەت بە پەیامی ڕۆژ، سلێمانی.